زۆر سپاس دیارە ئێمە لە پەرلەمانی کوردستان بە تایبەتی لە لیژنەی ناوخۆ ئاسایش بڕیارە لە ڕۆژانی داهاتووە لەسەرم پرسە کۆبوونەوە بکەین و بە دوواداچوونی جدی بۆ ئەم بابەتە بکەین و ئاسایش و ئارامی هەرێمی کوردستانمان بەلاوە گرنگە و بەزاندنی یا با بڵێن تۆباران و بۆمباران و ئەم بابەتە لە ڕاستیە یعنی ئەمە بابەتێکی مۆزوعیە لە لای ئێمە وەکو پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی بە تایبەتتر وەکو لیژنەی ناوخۆ ئاسایش چونکە بەڕاستی ینی بەزاندنی سنوورەکانی هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتانی دراوسێەوە ئەمە یەکەم جار نییە و دەیەم جاریش نییە لەبەرەوە ئێمە هەم داوا لە حکومەتی ناوەند دەکەین و هەم داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکەین لەسەر ئەم پرسە لەسەر ئەم بابەتە ینی قسەی جدیان هەبێ و لەسەر ئەم بابەتە هەڵوێستی جدیان هەبێ لەسەر ئەم بابەتە ینی بەڕاستی گلەی و گازندە و ئەوەی خۆیان بگێنن بە وڵاتانی دراوسێ چونکە ئەمە چەندین جارە خاچی هەرێمی کوردستان بۆمباران نەکرێت تۆباران نەکرێ و بەزاندنی خاچی هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتانی دراوسێەوە لە ڕاستی ئەمە خەریکە ئەبێ بە نەریتێک و کەلتورێک چونکە بەڕاستی ئەمە توانم بڵێم ینی ئەمە بابەتێکی نامۆزوع ینی نامەنتقیە لە ڕاستیە تۆ ئەمە چەندین جارە خاچی هەرێمی کوردستان و بەزاندنی خاچی هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتانی دراوسێەوە لەبەرەوە بەلامانەوە گرنگە ئەم بابەتە کۆتایی پێبێت و ئێمە داوا لە حکومەتی ناوەند و حکومەتی هەرێمی کوردستانەکەین لەسەر ئەم پرسە جدیتر بن هەڵوێستیان هەبێت و گرنگە بەلامانەوە کە ئەمە کۆتایی پێبێت و دوجار بێت چونکە بەڕاستی ئەمە پرسێکی مۆزوعیە کە ئێستا هاتوۆتە ئاراوە بێ هەموو لایەکمان کار بکەین بۆ ئاشتەوایی هەموو لایەکمان لە ڕاستیە ئەم دۆخەی کە ئێستا دروست بۆ دۆخێکی توانم بڵێم دۆخێکی نائاساییە و بۆ ئاساییکردنەوەی ئەم دۆخە و بۆ ئەوەی کە هەموو لایەک لە دۆخێکی ئارامی و ئاسایی شابۆن هونا ئەنی بەرقەرار بێت حەقوایە کاری بۆ بکەین و ئیشی بۆ بکەین لە داهاتووە.